کارگەی دەرمان و پێداویستی پزیشکی پایونیر بڕی 20 تەن دەرمانی بەخشیوەتە دەستگای تەندروستی پێشمەرگە و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی بۆ ئەوەی کە هەم لە تیمەکانی جەنگ هەم لە نەخۆشخانەکان بەکاربێت. ئێمە لێرەوە سوپاسیانەکەین و کارگەی دەرمانی پایونیریشکە و کارگانەی کە هەم لە کوالیتی دەرمانەکانیان و هەمیش لە کارەکانیان و هەماهەنگیان لەگەڵ دەستگاکانی وەزارەتی تەندروستی و هەمیش لە کللتوری خێرخوازیەکەن لە پێشنگەکان لەو بوارەدا سوپاسیانەکەین و دەستخۆشیان لەکەین. ئێستا قەیرانی داراییە وەزارەتی دارایی ماگانە هەر دەتوانێت 6 ملیارد دینار بۆ ئێمە دابینکا بۆ کڕینی دەرمان، بۆیە هەموو ئەو خێرخوازانە هەموو ئەو خەڵکە خۆبەخشانە هەر دەرمانێک هەر پێداویستێک بن بە ئێمە بۆ ئێمە کلینیکی پێگرین و هاوکاری ئەکرین. ئەم کۆگایە هەر ڕۆژانە کە دەرمانێکی جوان و پاک و کوالیتی باش دەدا بە خەڵکی شاری سلێمانی و بە عێراق ئەمە خۆی لە خۆی دڵسۆزیە و هاوکاریکردنی ئێمەش بۆ هێزی پێشمەرگە و بۆ تیمەکانمان لە بەرەکانی جەنگ ئەمە بەشێکی ترە لە دڵسۆزیەکەی لەبەرەوەی بەپێی دەرمانەکە ئێمە دەرمانمان باشە، بەڵام بەپێی هەڵکەوتەی جوگرافی شاری سلێمانی بەپێی و علاقاتانەی کە شاری سلێمانی لەگەڵ دەوروبەر هەیەی بە گوێرەی ئەوەی کە شەڕی داعش لە چوار دەورمان هەبووە لە ڕابردوو لە خانەقین و لە جەلەولا و لە کەرکوک و لە مووسڵ و ئێمە دەرمان مەفروض بۆ کە هاوکاری هەندێک لە دەرەوەشمان کردووە لە برادرانی کوردانی خۆرئاوا، بۆیە ئێمە دایم پێویستیمان بە دەرمان هەبووە. ئەمە کلێنێکی گەورە پڕ دەکاتەوە بە تایبەتی کە هەندێک فلودی تایە و من هەردوێنێک ئەو بریندارانەمان گەیشت هەر بە تەلەفۆنێک کە تەلەفۆنمان کرد بۆ کۆگای دەرمانی پایونیر کۆمەڵێکی زۆر داودەوامان لێوەرگرتن بۆ بریندارەکان، بۆیە سپاسیان دەکەین و ئیشەڵا خەڵکی کەس چاویان لێ بکات. زۆر سپاسی کارگەی دەرمانی پایونیرەکەین کە بڕیاریان ناوە ئەو دەرمانە بەخشن بە ئێمە و بە فەرمانگەی تەندروستی سلێمانی کە هیچ جیاوازیەکمان نییە، ئێمە یەک تیم کارەکەین و ئەمە ئاگاداریشین لە هەفتەی پێشوو جگە لە دەرمان هەممان ئەم کارگەیە کۆمەڵێک خواردنی بەخشی بە هێزی پێشمەرگە خواردنی معلەوی بەخشی و لەم کاتەش ئێستا لە ناو نەخۆشخانەی گشتی شۆڕش نەخۆشخانەیەکی فریاکەوتن دروستەکری لەسەر ئەرکی خێرخوازێک کە ڕازی نەبووە ناویشی بێنین تەنانە دووکو جەنابی وەزیر وتی چەندین کەس بۆ خوێنبەخشین سەرایان گرتووە. بەڕاستی ئێمە لە پارچە حەبێکەوە تاکو ئەگاتە هاوکاری مرۆیی و هیومان ریسۆرس دەستگای تەندروستی پێشمەرگە و فەرمانگەی تەندروستی و هەموو قیتاعی سەحە لەم وڵاتەیە پێویستی پێێتی لەبەرەوەی لەم کاتەیە جگە لەوەی کە خۆمان لە شەڕداین لەگەڵ داعش لە ناو شارەکانە قورسایەکی گەورە بەهۆی ئاوارەکانەوە کەوتوتە سەرمان نەکرد ئاواری کوردستان بەڵکو ئاوارەکانی جنوب و خواروی عێراق و شارانە ئەگەر ئێوە ملاحەزە بکەن شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق تەنانەت ئاوارەش وەرناگرن ئەوەی قورسایەکی وەرگرتووە هەرێمی کوردستانە و زۆربەی قورسایەکەش کەوتوتە لە بواری تەندروستی و کەوتوتە سەر وەزارەتی تەندروستی و دەستگای تەندروستی پێشمەرگە. ئێمە بە ئەرکێکی نیشتیمانی دەزانین لەم کاتەیە بە تایبەتی کەوا زۆر بڵین زۆربەی وەزارەتەکانی وەزارەتی تەندروستی و دەستگای پێشمەرگە پێویستیان بە جۆرە دەرمانانە هەیە، خاستەن جۆری ئایڤی فلیوید و ئەمانە خۆمان بە ئەرکێکی نیشتیمانی خۆمان زانی کەوا بۆیان دابینکەین بەم جۆرە و هەر بەردەوامیش بین لەگەڵیان ناور لە ڕابردوو شار هاوکاریان بووین و ئێستا ژەر هاوکاریانی.